سەرقاڵی دەستنیشانکردنی جلە نوێ کوردیەکەیانن. ئەمساڵ ئەم دیمەنە بە بەراورد بە ساڵانی پێشوو کەمتر دەبینرێت. قەدەغی هاتوچۆ لەم ساڵدا بە ڕێژەیەکی بەرچاو دوورینی جلوبەرگی کوردی کەم کردوتەوە. خەڵکەکە کە بەهار دەرنەچێ و نەتوانێت سەیرانێ بکە و گەشتێ بکایتر جلی کوردی بە چییە دووری، یعنی هیچ خۆشیە شتیان نابین لەبەرەوە نایدورم لەبەرەوەی دڵم پێ خۆش نییە، لەبەرەوە تۆ ڕۆژە بڵێ کەرەنتێنەوە ئەمڕۆ بڵێ دەرناچێ و خەڵکەکە قەتیز بووە بەڕاستی بۆ وای ئەم کەرەنتێنەوە. بەرگدورەکان ساڵانی پێشوو لەم کاتەدا کڕێرەکانیان تەنگیان پێڵچنی بوون بۆ تەواوکردنی جلە نوێ کوردیەکانیان، بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی کڕیارەوە جلوبەرگەکان بە کاتێکی کەمتر دەدورێت و دەگاتە دەستی خاوەنەکانیان. ئەمساڵ بەچاو چەند ساڵەوە زۆر فەرقیەیە، پارەکە لە ئەمساڵ باشتر بوو، پێرارەکان زۆر باش بوو، ئەمساڵ زۆر وەیانە چونکە ئەم گەرنتینەی بازار و بەعاشیە و بێ بازاریە خەڵکی ڕاگرەوە، خەڵک بازار داخرە کە داخرایتر خەڵک لە نەورۆز نییە بۆ چۆ من جل بکەم، کەسی گشتی ساردە لەجێ ئەوی دێشی بە دوودڵی کڕێت. لاگە بەراوتێکی بەچاو پار و پێرارەوە پار و پێرار ئەمانە بە مانگ تەوا بوو بە مانگونی تەوا بوو بەس ناوەڵام ئەم ساڵ وایە ئەم کەرەنتینە و کۆرۆنەیەوە زۆر کەمی کردووە بە 25 ڕۆژ 20 ڕۆژ تەواو بێ، بەس چەند ساڵە بە مانگونی و ئەمایەوە بەزستەکانە و پەڕی 15-20 ڕۆژ 15-20 ڕۆژ تەواو بێ لە 50-60 کەمی کردووە بۆ ئەم کۆرۆنەوە وەزەکە شەمووی بۆی کۆرۆنەوەیە بۆ هیچ شتێترەوە نییە، ئەگەر بێت ئەم کۆرۆنێ نەبێ ئیشمان وەک جاران باشە بێتەوە. بەپی بڕیاری لیژنەی باڵای تەندروستی عێراق نۆرۆزی ئەم ساڵ قەدەغیات و چۆ دەبێت لە کەرکووکدا، ئەمە و ڕێکارەکانی دیکەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کڕیارانی جلوبەرگی کوردی بۆ نیو هێندەی ساڵانی پێشوو کەم کردوێتەوە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.